لەو میدیان گۆدەمەیە پەیامێکی برێم ئەمن وەکو دکتۆر دێ خوای دەکەمە شاهێت کە شادیی زۆر گەورە 1 دینار 1 دۆلار ئەم وەکو دکتۆر لەر خیانەتم لە پارەی خێری کەس نەکردیە غەڵەتم کردیە لە سەرفکردنی لە دروستکردنی زەرەرم کردیە بەڵام خیانەتم نەکردیە 1 دینار خیانەتم نەکردیە 1 دینار فێرم نەکردیە فێر غەڵەتم کردیە وەکو ئینسانێک چکە کولی بەنی ئادەم خەتا جیازەکەم کردە باش دەرنەچووە شتێکم کردیە باش دەرنەبوو دیوارەکەم دروست کردی دوای ڕووخاندیتمان بەڵام وەکو خیانەتم نەکردیە و پارەکانیشتان لە جێ ئەمینە ومێت دەکەم پێش ئەوەی بمرم بای بکەم لە دنیاە خەستخانەی مێرەبانی کام لەمە بیتە پشتی خێری لێ دەوڵەمەندەکان وەرن خۆتان بکەنە شریک لە دوعای نەخۆشەکانمان لە سەڵاواتی نەخۆشەکانمان فاسپەی مێرەبانی سندوق خێری دەمەوێت لێرە گۆش بەخشی بکەن 0750 15 بە فاسپەی بە FIB کوردەکانی خارج نەتانتانی خزمەتی داک و بابتان بکەین ئەمە لێرکانە خزمەتی کە سوکارت دەکەین لێ پارە خێرەکانتان بنێرن ئینشاڵڵا ئەمە شیوادارین خەڵک زیاتر هاوکاری نەخۆشخانەی میهرەبانی بکات تاوەکو ئێوەش بتوان زیاتر خزمەتی فەقیر و هەژاران بکەن دکتۆر پرسیارێکی کەم هەیە زۆر لە دکتۆرەکان دژایەتی دەکەن لەبەر هەرزانی نرخی نەشتەرگەریەکان نازانن یعنی ئەمنیان نەناسیە جارێکیان دکتۆرێکی برادرم لە عومرەی هاتبەوە گوتی دکتۆر دلێر دکتۆرەکان زۆر ڕقیان لێ دەبێت گوتم نا گوتم 2 کەس لە بەهۆی دانیشتنە 10 کەسن 2 کەس قسەی دەکا یەکێکیان ڕەفع دەکا و کەی کەپس دەکا شتەکەی کە جێ دەگرن نازانن بەڵام دڵنیامە وەچی مردم سەر قەبرانم زۆر ئاوادان دەبی دڵنیامە وەچی مردم ئەسراری مهرەبانی کەشف دەبی دڵنیامە هێشتا بەرهەمی مهرەبانی خەڵک نەیزانیا کەس ڕقی لە من نابیتەوە بەڵام هەتا دنیاە فاعلی خێر هەیە و مانعی خێر هەیە زۆر باشە دکتۆر ئێستا دەبینین نەخۆشی سەرەتانی زۆر بووە باشە دەمەوێت ئەوە بپرسم نەخۆشخانەی میهرەبانی چ پەیوەندیەکی هەیە لەگەڵ نەخۆشخانی نانەکەنی و هیوە ئەمە مەسەل لە بۆ ئەوەی ئۆفەری تایبەتیمان هەیە سزیلمان لە ناردینە هەر یەکێک ئەشعەی MRI بێتن ئۆفەری داشکاندنی تایبەتیمان هەیە لە بۆ خەستەخانەی هیوە لە بۆ ئاوان لە بۆ نانەکەلی لە بۆ هەر ئەوانەی کە سنتەری سەرەتانی لە ڕزگاری هەیە و دکتۆرە سەرەتانیەکان چونکە بەڕاستی نەخۆشی سەرەتانی گوناحەن دەبی ئەمە ئەو ئازاریان نەگەریان کەم بکەینەوە هاوکار و هاوخەمیان بین لەو نەخۆشییان خی گەورە هەمان بپارێزی ئامین ئینشاڵڵا دکتۆر ئێمە دەزانین بەڕێستان دکتۆری گشتی باشە دەمێ ئەو بۆ بینەران ڕوون بکەیتەوە دکتۆری گشتی چیا دەتوانێت نەشتەرگەریەک ئەنجام بدات واتە چارەسەریەکان چین ئەوانی بەڕێزت دەکەیت لە پرچیەتانی نۆچی هەمووی دانیشتن لێرە دەی زۆر باش لە پرچی هەتانی نۆچی لۆمان هەیە چەقوی لێ دەین بەڵام هەندێک جێ تایبەتە بەس ئەمە چەقوی لێ دەدەین بۆ نمونە لە دەوی هەتا کۆمی باش ڕێڕەوی هەرس مەمکەکات غودا ئەمە دەتانین ئەو بکەین قونێر لە هەر جێیەکی دیتر گرێ لە هەر جێیەکی دیتر ئەمە دەتانی نەشتەرگەری بکەین لە ناو پسپۆرەکەی خۆمانە ناو هەناو فتق ئەوانە بەردی زەردا و ئەوانە تایبەتن بەی خۆمان گرەی سەرەتانی بەڵام بە حکمی ئەوەی ئێستا سەر سپێشاڵستی هەیە مەسە دکتۆری میزۆرۆ عملیاتی کلیە و ڕێڕەوی میزی دەکاتن دکتۆری جملە عەسەبی مێشک و دکتۆر ئەوانە هەر لە پزیشکی گشتی بەشی خۆیان زیاد دەکەنەوە یان نا لە بیدایەتیەوە دیراسەکانیان زیاد دەکەنەوە ئەوانە بەس تەرکیز لەسەر ئیشی خۆیان دەکەن بەڵام لە کاتی نەبوونی ئەو پسپۆریەی هەر لەسەر شانیمەیە لەسەر ئەستۆی ئێوە کاتی خۆی جملە عەسەبی نەبوو هەر پسپۆری نەشتەرگەری عملیاتەکانی کلی دەکرد عملیاتەکانی بەردی میزڵدانی دەکرد بەڵام ئێستا نەیەکەین چونکە تەخەسوس هەیە ئەگەر نەبیتن ئەو جامە دەکەین حتا تەجمیلیەکان پێشان هەر جەراحە دەیکرد بەڵام ئێستا تەجمیلەیە بەشە تەجمیلیەکان ئەمە نایکرد باشە دکتۆر کاتێک نەخۆشێک نەشتەرگەری ئەنجام دەدات تو زۆر بەنج هەیە یانیش ئام بەنجی دەکا یانیش نیوەی خۆی هەندێک بەهۆشە و نەشتەرگەریەکەی لە بۆ ئەنجام دەدرێت کامیان باشترە کامیان هەیە بەنجی مۆزوعی هەیە مەسەلا یەک نوێکی دەردێنی فەرقی هەیە بەنجێکی مۆزوعی لە جێەکەی دەدەیت بەزمانێ نیوبەنج هەیە بەنجمانەیە بلۆک هەیە مەسەلا بەس دەستەکی سڕ دەکرێتن بەس منطقەی سڕ دەکرێتن باشە نەخۆشیە مەسەلەن پێویستی بە بەنجی عام بەنجی گشتی نەبیتن بەڵام هەر ئەوها ئاسوودەتر بوو بیتن گوتبی ناوێرم ئەو نەشتەرگەریە بکەم با بەنجی عام بم خۆی ئەسبابی هەیە دڵی باش بیتن هەناسەی باش بیتن مێشی باش بوو هۆشیاری دەدەینێ و ئاخیری نەخۆش ئازادە لەوەی کەوە کوی لە بۆ دەکرێت چکە مە خزمەتی نەخۆشی دەکەیت ڕاستە